دەم باش سڵاو لێەوە ئێستا من لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستانم لە سلێمانی فەرمانبەرانی گرێبەست لێرە گرت بوونەتەوە زیاتر لە کاتژمێرێکم گرتبوونەوەی بەردەوامە ئەوان نوێنەری بەشێکن لەو فەرمانبەرە ناڕازیانەی کە ئەیانەوە بکرێن بە هەمیشەی چکۆن فەرمانبەرانە زۆربەیان گرێبەستن من زانیاری زیاتر لە خۆیان وەرەگرم سڵاو لێبێ بە شێوەیەکیش ڕاستەوخۆ لەگەڵتم ئەمەوێ بزانم ئەمڕۆ هاتنە بەردەم نووسینگەی پەرلەمانتاران تا چەند بەدەم داواکەتانەوە هاتن کێ هات بە پێشوازیتان سپاس بۆ نارتی ئێمە وەکو کۆمەڵی فەرمانبەرانی گرێبەستی نوێنەری سەرجان فەرمانبەرانی گرێبەست بە تایبەت لە پارێزگای سلێمانی داواکاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێز لە یاسا ڕێنمایەکانی خۆی بگرێ حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2013 ئاماژە بە هەردوو ڕێنمایی ژمارە 39 دەری کردووە کە هەموو فەرمانبەرێکی گرێبەست دوای 3 ساڵ دەبێت بکرێ بە ڕسمی ئێمە زۆربەی فەرمانبەرانی گرێبەست 5 ساڵ بۆ 5 ساڵین تەسەوڕەکەی زۆرمان لە دوای 5 ساڵ ئەمانە خانەنشین بین هەر بۆی ئەمانەی ئەو ڕێنمایە جێبەجێکرێ ئێمە پێمان باشە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بە بۆنەی ئەم لایەنە ئابووریەوە هەر ناشتوانێت لە کاتی خۆیان ئەو ڕێنمایانە جێبەجێ کا فەرمانبەرانی گرێبەست بکرێ بە هەمیشەیی ئەتوانێت لە کاتی ئێستا لەو لایەنە کارگێڕەکە فەرمانێکمان بۆ دەرکابماکە بەڕسمی بەدەر لەلایەنە ئابووریەکە چونکە بەڕاستی زۆربەی فەرمانبەرانی گرێبەست تووشی نەخۆشی دەرونی بوون یعنی لە خەڵقێکی زۆر ناخۆشاژین تۆ لە فەرمانبەری میلاک لەگەڵ ڕێزم بۆ هەموو فەرمانبەرانی میلاک لەگەڵ تا هەمان ئیش هەمان کار بگرێت زیاتریش احتیمادەکە لەسەر گرێبەستە ئەکرێ ڕەموچە هەموو شتێکی لێتەوە زیاتر داواکارم لە حکوومەتی هەرێم ئێمە هیچمان ناوێت تەنها ئەگەر بە فەرمانەکەش بێت لەم قەڵەقی و دڵە ڕاوکێوەی لە جاتمان بار سپاس بۆ ئێوە سپاس بۆ زۆر سپاس پرسیاری ئەوم لە برادەرەکەت کرد وەڵامی نایەمەوە ئایا پەرلەمانتاران هاتن بەدەم داواکانیەوە نەخێر بەداخەوە سەر ڕایەوەی کە هەموو زۆرینەی پەرلەمانتارەکان ئاگادار کراون و نووسینگەکە ئاگادار کراوە بەڵام بە بیانووی ئەوەی کە ئەمڕۆ دەوامیان نییە نەهاتوون بەدەم داواکەی ئێمەوە کە داوا ئەکەن بکرێنە هەمیشەیی ئێمە بڕیاری کە لە پێشووترا دەرچوو بوو لەلایەن حکوومەتەوە بۆ بە هەمیشەیکردنی ئەوە چۆ بواری جێبەجێکردنەوە نەچوو گەیشتۆ بەچی نەخێر نەچۆتە بواری جێبەجێکردنەوە ڕێنماییان هەیە ڕێنمایی دارایی ساڵی 2013 بە ژمارە 39 ئەڵێ هەر فەرمانبەرێکی گرێبەزماوەی 3 ساڵ هەر فەرمانگەیەک خزمەتی هەبێ بە یاسابۆی هەیە بکرێتە هەمیشەی ئەوە ئێمە هەرێ من بۆ خۆم 7 ساڵە گرێبەستم نەکراوەتە هەمیشەی بۆ نایکا حکوومەت بۆ نایکا واللهی نازانین بیانەکەی چی حەقە و پرسیارە لەوان بکەن هەرچەند ئێمە زۆر بەدواداچوونمان کردو ڕۆشتوین هەر تەنیا وەڵامێکیان نییە کە قەناعەت بێمە بێنێ نامانکەنە هەمیشەی بەشێکی وەڵامەکەیان ئەوەیە کە بارگرانی دارایی دروستەکەن بەداخەوە لەوەش ڕاز نییە چونکە بە هەمیشەی بوونێمە بارگرانی دارایی دروست ناکە بگرە بڕەپارێکی باشیش بۆ وەزارەتی دارایی حکومەت دەگەڕێتەوە کە بڕەکەی بە قسەی خۆیان سەر و 2 ملیار دینارە زۆر سپاس سڵاو لە تۆش ئەمێ بزانم ئێوە بەتەنها مۆزەفی ناوشاری سلێمانین یاخودی شار و شارۆچەکانی دیش ئەم گرفتتان هەیە و لێرە ئامادەن بەڵێ ئێمە بە نوێنەرەتی سەرجەم شار و شارۆچەکانی سەر بە پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ناو شاری سلێمانی لێرە ئامادەین ئەم گرفتەمان ساڵانێکی زۆرە هەیە و چەندین جار داوا کاریمان ئاڕاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران و پەرلەمانی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکان کردووە بەڵام بەداخەوەکو پێویست بەدەمەوە هاتنیان نییە و من لێرە گلیم ئاڕاستی پەرلەمانی کوردستانە ئەندامانی پەرلەمان لەسەر جەم فراکسیۆنە جیاوازەکان یعنی نامێ بە تەنیا فراکسیۆنێک وەرگرم تەنیا یەک پەرلەمانتار لێرە ئامادە بوو کە خات و گوڵستان بوو هەمویان بە زۆرینیان بە تایبەت ئاگادار کراون لە ڕێگەی ڤایبەر و تەلەفۆن و وەسایلەکانی پەیوەندی زۆرینیان ئاگادار کراون نووسینگە سلێمانی پەرلەمانی کوردستان ئاگادار کراوە بەڕاستیمانە ئەگەر نوێنەری خەڵکن ئەگەر بەدەنگی خەڵک چوونەتە ئەو شوێنە پێویست بوو لێرە ئامادەیانە بێ لەگەڵ خەڵکەکەی خۆیان لەگەڵ دەنگدەرەکەی خۆیان واگەر لەم قۆناغیان نەیانتوانی لەگەڵ ئێمە بنداواکانی لە قۆناغی داهاتووە لە کاتی ئەوەی کە بوجە ئەچێتە پەرلەمان پشتیوانی داواکانمان بکەن و بڕگەی تایبەت بە هەمیشەی بوونمان جێگیر بکرێ لە بوجە زۆر سپاس بڵێ گربوونەوانە لە کاتێکە لە ماوەی ڕابردووە ساڵانێکە گربوونەوەی فەرمانبەرانی هەمیشەی و فەرمانبەرانی گرێبەستیش کە ئەم گلەی و گازەندە لە حکوومەتەکەن بە تایبەت ئەو فەرمانبەرانەی کە موچەکانیان بڕاوە ئەوانەی کە نەکراون بە هەمیشەیی ئەمەوێت تۆ لەسەرەوە قسەم بۆ بکەیت ئایا ئێوەش وەک فەرمانبەر هەمیشەییەکان لە موچەکەتانە بڕێت کە گرێبەستن ئێمە شۆک و فەرمانبەرانی هەمیشەیی هەر لێمانە بڕێت لە ساڵ سوێکمان لێ بڕاوە ناهی کێوەری گرتوتە تایمەوەری گرینەوە باشە گوم لەو برادرە دوو باسیەوەی کراڵێ ئەگەر ئەمڕۆ جوابمان نەدەنەوە لە هەفتەی ئایندا چنە ئەنجومەنی وەزیران ئایا ئەمە چ دەباری جێبەجێکردنەوە ئەڕۆن بۆوێ ئێمە هەوڵەدەن ئینشاءڵڵا هەفتەی داهاتوو بچینە ئەنجومەنی وەزیران و داواکاریەکانی خۆمان بگەینین وەکو ئەوەی بکرێن بە هەمیشەی مافی خۆمانە لەبەرەی تیامانە لە 5 ساڵ کەمتری تیان نییە تا 15 ساڵ و 16 ساڵیش لەوەچی تیای بێت زۆر سپاس بینەرانی بەڕێزەوەی کە گوێبیستی بوون گلەی و گازەندەیان فەرمانبەرانە بوو کە نوێنەری بەشێک لە فەرمانبەرانی ناڕازین لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان و ئەم فەرمانبەرانە گرێبەستن و تا ئێستا نەکراون بە هەمیشەیی بەڵێن